حشتی شعبی هەڕەشە لە ئەمریکا دەکات. ئەمریکا سزای نوێی بەسەر ئێراندا سەپاند. چیرۆکی دوو گەنجی تورکیا بۆتە جێگەی سەرنجی بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان. سلااوان لەبێ لە تیوەر هۆسێ هەواڵتان پێشکەشەکەم. ئەمڕۆ فاڵح فەیاد سەرۆکی دەستەی گشتی حشتی شعبی ڕایگەیاند دەستدرێژەکەی ئەمریکا ڕاستەوخۆ بە ئامانجگرتنی هێزەکانی حەشت بووە. دەشڵێت ئەم ڕووداوە بە ئاسانی تێناپەڕێت. خوێنی ڕۆڵەکانی حەشت مادەیەکی سیاسی هەرزان نییە. هەروەها دەشڵێت ئەوان نوێنەرایەتی و پێگە و کەرامەتی عێراق دەپارێزن. دەشڵێت خاکی عێراق لە هەبوونی بێگانە پاک بکرێتەوە. ڕێگەش نادەین خوێنی ڕۆڵەکانمان بکرێتە کاڵایەکی هەرزانی سیاسی. هەوتا لەگەڵ هێرشە ئاسمانیەکانی سوپای ئەمریکا بۆ سەر بنکە و بارەگاکانی گروپە میلیشیاکانی لە عێراق و سووریا دەسەڵاتی دادوەری ئەمریکا سزای نوێی بەسەر سەرچاوەیەکی دیکەی دارایی سوپای پاسدارانی ئێراندا سەپاند و ڕایگەیان دەستیان بەسەر زیاتر لە 100 ملیۆن دۆلار داگرتووە. مێریک گارلاند وەزیری دادی ئەمریکا و دانیان ویلیامز داواکاری گشتی فیدراڵی لە ویلایەتی مانهاتن لە نیویۆرک بە تاوانی تیرۆر و سپیکردنەوەی پارە سزایان بەسەر 7 کەسایەتیدا سەپاند کە بەشێکن لە تۆڕی سپیکردنەوەی پارەی فرۆشتنی ئەو نەوتەی لەلایەن سوپای پاسدارانی ئێران بەڕێوە دەبرێت. دوو دەستگیران بڕیاریاندا بۆ دابینکردنی تێچووی ئاهەنگی هاوسەرگیریەکەیان دزی لە دوکانێکی زێڕینگەری لە شاری ئەستەمبوڵی تورکیا بکەن. ئەوان هەڵیان کوتاوەتە سەر دوکانێک بەڵام بەهۆی ئەوەی یەکەم جار و یەکەم ئیشیان بۆ شکستیان هێنا و بە تەکنیکی خاوەن دوکانەکە دەستگیر کران. دواتریش پۆلیس چۆتە شوێنی ڕووداوەکە و ئەوانی گواستۆتەوە بۆ زیندان. کوڕەکە ناوی ئەنیسە و تەمەن 26 ساڵ و دەستگیرانەکەی بە ناوی ئۆزنووە ئەویش تەمەنی 22 ساڵە. سێ هەواڵم پێشکەشکردن هەرشاد بن.